ئێمە ئەزانین کە ئەو سیستەمەی کە ئێستاکە ئەو عقلەتی کە ئێستاکە هێرشی سەر ڕۆژاوە بۆ داگیرکردنی ئەوەکە هەمان عقلەتە کە 16 ئۆکتۆبری لە خورماتوو ناوچە دابراوەکانە خوڵقاند بۆ ئێمە وەکو خەڵکی خورماتوو هەموو کات پشتیوانی خۆمان دەرەبڕین بۆ ڕۆژاوی کوردستان بۆ تەواوی پارچەکانی تر یعنی ئێمەمان دەرکەوتووە کە دۆزی کورد پرسی کورد یەک دۆزە یەک پرسە بۆ ئەوە دەمە داواکەین لە هەموو خەڵکی هەموو پارچەکانی کوردستان کوردانی دەروی وڵاتیش هەموو یەک هەڵوێست بن هەڵوێستی خۆیان نیشان بدەن ڕاستی تر پێویستە هەموو ناکۆیەکان و هەموو کێشە و گرفتەکان بخەینە لاوە لەبەرەوەی دێمە دڵنیاین کە دوایەوەی کە ئەگەر تورکیا سەرکەوێت بەسەر ڕۆژاوی کوردستان و داگیری بکات دوایەوە سرەی باشووری کوردستانیش دێت لەبەرەوەی ئێمە خۆمان جارێکی تر 3 ساڵ پێش ئێستا کە 16 ئۆکتۆبر بەسەر گەلی خورماتوو تەواوی ناوچەکانی ناوچە دابراوەکان هات ئێمە لە ئێش و ئازاریەوان تێگەین کاتێک ماڵ و حاڵی خۆمان بەجێهێشت و ماڵ و خانووەکانمان تەقێنرایەوە ئێمە هەست بەو ئازاراکەین کە ئەوان ئێستا تیا ژیانەکەن وەکو هاوڵاتیەکی تاکی دووسخورماتوو ئیدانەی ئەو کارە تیرۆرستانەی دەوڵەتی تورکی فاشستەکەین کە هەستاوە بە داگیرکردنی خاکی ڕۆژاوای کوردستان لە براکانمان ئێمە لە کاتێکە برایان و خۆشکانمان لە ڕۆژئاوای کوردستان داوای مافی کەسیان نەکردە و یەک بست خاکی هیچ وڵاتی گیانداگیر نەکردووە تەنانەت لەسەر خاک و وڵاتی خۆیانن تورک لە وڵاتێکی ترەوە هاتووە خاکەکەیان لێ داگیرەکە و مناڵی ساوا و پیر و پەکەوتوو تۆبارانەگا و شەهیدیانەگا چەند ساڵە پێش ئێستا کە 16 ئۆکتۆبەر ڕوویدا ئێمە هەست بە ئەو ئازارەی ڕۆژاوە ئێمە ئەیکەین لەبەرەوەی ئێمە ئەزانین ئازاری خاک داگیرکردن و فرۆشتنی خاک چۆنە و چۆن نییە لەبەرەوەی ئێمە لەم شارە ئەم شارە ماڵەکان ماسووتیا خانۆکانمان تەقیاوە کارگەک دوکان و بازاڕەکان ماسووتیا لە پێناو کوردبوونی خۆمانە ئێستا ئێمە هەست بەو ئازارە دەکەین ئەوان ئەبینین کەچی خەم و ئازاری گیانەیە بەڕاستی ئێمە خۆمان باو بەشی خەمیان نەزانین ئێمە لەوەیە توانای ئەومان نەبێت بگەینە لای ئەوان و بتوانین شان بە شانیەوان چەکەڵ بگرین و دژایەتی دەوڵەتی تورکی فاشستی تیرۆرست بکەین بەڵام پاڵپشتی خۆمان بۆیان دووپاتەکەینەوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازیین خوای گەورە پشت و پەنایان بێت ئێمە وەکو گەنجانی خورماتوو پاڵپشتی خۆمان دەرەبڕین بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستان بۆ بەرامبەر ئەو داگیرکاری کە بە سەر ڕۆژئاوای کوردستاندا کراوە داواکاین لە وڵاتانی پەیوەندیدار لە نەزل هێزەکان یعنی هاوکاری کورد بکەن بۆی 16 ئۆکتۆبەرێکی تر دووبارەوە نەبێت بەسەر پارچەیەکی تری کوردستان لە هەر پارچەکانی کوردستاندا بێت ئێمە وەکو خەڵکی خورماتوو تێدەگەین لەو ئێش و ئازاری کە بەسەر ڕۆژئاوای کوردستاندا هاتووە چونکە ئێمە پێشتر لە 16 ئۆکتۆبەرمان بینیوە پێویستە خەڵک بە یەکگرتی و بە یەکدەنگی و کورد هەرچوار پارچەی کوردستان بە یەکدەنگی کار بکەین بۆ ئەوەی ئەو 16 ئۆکتۆبەرە بۆی دووبارە 16 ئۆکتۆبەرێکی تر بەسەر ڕۆژئاوای کوردستاندا دووبارەوە نەبێت